بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين ولا عدوان إلا على الظالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، هەرچەندە لەوانەیە زۆربەتان هیلاک و ماندوو بن، بەڵام کۆتاییەکەمان ئینشاءڵڵا مسکی ختامە بێت، چونکە پێچەوانەی بابەتەکانی تر لە بری ئەوەی کە لە گۆڕەپانی دیفاعکردنا بین ئەچینە گۆڕەپانی هێڕشکردنەوە، ئەویش باسکردنی لایەنێکی پرشنگداری نوری نبوەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەویش ئەتەکێتە کە ئەمڕۆ زۆرترین باس و خواسی لەسەر لە جیهاندا و چەنەها دەورە و خول ئەکرێتەوە بۆ فێربوونی ئەتەکێت و مامەڵەکردن و شێوازەکانی مامەڵا و پەیوەندیە مرۆڤایەتیەکان، کە ئەمڕۆ زۆرێک لە نەوەیانی موسڵمان معجەب بە ڕۆژ ئاوا کە ئەوان خاوەنی ئەتەکێتی جوانن، یان ڕۆمانسین، یان جوان مامەڵا ئەکەن، یان بە زۆق و سەلیقەن، کە بەداخەوە ئەو زۆق و سەلیقە و جوانیە نابینن لە ئێمەدا. بەڵام ئەگەر تەماشا بکەین کە من دوو ئاماندی سەرەکیم هەیە، یەکەمیان بیسەلمێنم کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەرکو خوای پەروەردگار شایەدی بۆ ئەدات کە وئینەکە لەعەلا خولوق عەظیم، وحەسانی کوڕی ثابتیش لە وەصفیا ئەفەرمێت وأجمل منك لم تر قط عيني وأحسن منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنما خلقت كما تشاء. بۆیە پێم وایە کە هیچ کەسێک لە پێغەمبەر زەوق جوانتر و سەلیقە جوانتر و بە ئەدەبتر و بە ئەتەکێتتر نەبووە. ئەو شەیە بۆیە بەکاری ئەهێنم هەچەنە شەیەکی غەربیە، بەڵام ئەمڕۆ بۆتە ڕەمزێک، بۆتە دروشمێک کە ئەو شەیە لە سەدەی هەژدەهەمی زاینیە بەکار هاتووە، کە وشەی ئەتەکێتە کە لە ویسی چواردەیەم لە کە پاشای فەڕەنسا بووە ویستوێتی کۆمەڵی ئەتەکێتی مەلەکی بۆ کۆشک و تەلارەکانی ئەو کاتە دابنێ بۆ ئەوی کە ببێ بە نمونەیەک بۆ جوان مامەڵەکردن. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی بە جوانترین ئاداب کردووە، ئەدەبی قسەکردن، ئەدەبی گوێگرتن، ڕێزگرتن لە بەرامبەر ئەگەر کافریش بوو بێت، سنگفراوانی بەرامبەر بە قسەی مخالیف و کۆموتان شارەزان کە کاتێک عوتبەی کوڕی ڕەبیعە هات بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە کۆمەڵی پێشنیارەوە خسێ بەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئایا ئەگەر حەزی لە ئافرەتی جوانە، جوانترین ئافرەتی بۆ دەیەنین، حەزی لە پارەیە ئەیکەین بە دەوڵەمەندترینی قوڕەیش، حەزی لە مڵکە ئەیکەین بە پاشا، حەزی شێتیش بۆ عەقڵی تێک چووە، ئەو ئەنێرین باشترین دکتۆری بۆ. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەقسەی پێبڕی وەنەلەی تۆڕەبوو وەنەوتی من ئەزانی من چێم و چۆن لە بەرامبەر من نەقسەی وەکەیت، فەرمووی ئەفەریغتە یا ئەبەلوەلید، ئایا تەواو بوویت لە قسەکانی خۆت؟ ئەمڕۆ لە ئەتەکێتی ئەوروپیا ئەڵێن ئەگەر کەسێک قسەی بۆ کردی بۆ ئەوی کە نەک شڵەژا بێت، یان لەوانەیە نەتوانێت قسەکانی بە جوانی بکات، یان بترسێ، پێی بڵێ کاتی بدەرێ و پێڵ وەختی ئیزافی بدە بەو کەسا کە پێغەمبەری خوا پێش 15 قەرن و سەدەها ساڵ بەڵکو زیاد لە 1000 ساڵ پێش ئەوروپا ئاماژەی بەوە کردووە. ئەگەر ئێمە تەماشا بکەین، خاڵی دووەم ئەوەیە کە پێشەوانی ئیسلام لەوانە پێشەوا بوخاری کە بەڕاستی زۆر زەرورە پێشەم کەسێ خۆمان لە ژیاننامەی ئەو پێشەوا بەڕێزە سوودمەند بین کە هەموو مامۆستایانی سەردەمی خۆی ئاماژەیان بە گەور بە فەزل و گەورەی ئەو کردووە کە من لێم کتێبەیە لەم بەحسەیە چەند هەوڵم داوە گەورەی پێغەمبەر پێشان بدەم، ئەوەنەش ئامانجمە کە بیسەلمێن کە بوخاری ئەو پیاوە گەورەیە کە بۆیە لەو دەستان پێ کردووە، چونکە مامۆستای ترمذی و مامۆستای نەسائی و مامۆستەکانی خۆشی ئەحمەدی کوڕی حەنبەل، ئیحیای کوڕی معین، عەلی کوڕی مەدینی، کاتێک کە ئیمامی بوخاری ئەیفەرموو مستصغرت نفسي إلا عند ابن المديني، ابن المديني يفرموا لا تسمعوا قوله جول قسي مقرن فإنه ما رأى مثل نفسه أو كسي وخوي نبيني. وقتبي كري سعيد كاتيك بسترك لك استبارد بالطلاق لو كاتي إمام بخاري هات بيشوا فرمي أوا علي كري مديني وأحمد كري حنبل يحيى كري معينة بستر لو بكن بويا بخاري لو كاتي دواي صحيح كي أماجي كردو بكتابه ككتابي أدبه كدوم كتابة لم يجوي إسلاما نسرابت لكتابي كحديثية كبأسانيد صحيحة ولا بيغمبري خواوا ولكم لقلكم الله آثارا ككوكرابتوا دواي كتابي أدبي ابن أبي شيبة كأوج ما مصطاي بخارية. بلام كتابكي بخاري فراوانترا وقورترا چونك خاوني زياد ل1000 حديثة 1322 حديثيتيايا بپی چەند جیاوازەیەک لە ژماردنی فەرمودەکانە بە ئاثارەکانەوە و خاوەنی 644 بابە کە بوخاری لەو سەردەمەیە 644 تەبویبی داناوە ئیستنباتی کردووە لە ئەحادیثی پێغەمبەر و لە ئاثاری سەحابەوە ڕەضا و ڕەحمەتی خۆیان لێ بێت کەوە عەقڵ و گەورەی
بخاری دەرەخات کە لەو سەردەمایە توانوێتی ئەو هەموو ئیستنباطە بکات کە زۆربەیان ئیستنباطێکی صریحە هەروەکو هەمووتان شارەزا و معلومی جەنابتانە کە فقه البخاری في تراجمه. بەڵام چەند نمونەیەکی جوان لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و لەو کتێبانەی حەدیثیشە کە ئەمڕۆ جگە لە کتاب الأدب کە کتاب ئەدەبی بخاری کە وگوتمان کتێبێکی زۆر لە پێشینەیە هەموو کتوبی حەدیثیش کتێبێکی تایە لە نوێژانی کتاب الأدب. چی بخاری خۆشی لە صحیحەکەیە وەروها لە باقی کتوبەکانی ترا کتاب اللباس والزینە، کتاب الأطعمة والأشربة. ئەمڕۆ پێ شتێکمانە پێڵەن ستایلی جلوبەرگ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەدەیەها و سەدەها حەدیثە ئاماژەی کردووە بە جۆری جلوبەرگ بە ڕەنگی جلوبەرگ یا ڕەنگی سپی یا ڕەنگی ڕەش یا ڕەنگی زەرد ئەلوانی ڕەنگ جۆرەکانی جل باب لبس الجوبەتی شامیە و باب لبس البرد اليماني هەموو ئەمانە دەرەخات کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر لە پێشەوە بەڵام ئێمە ئاگامان لە سنەتی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە معجەبین بە شێوازی ئەوروپیا خۆ لە بواری ڕۆمانسیەتە. من ڕام وایە ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە بری فەرموودەی حبب إلي من دنياكم النساء والطيب هەشتێکی تری بوو تایە ئەو بەلاغەتەی نابوو. هەروەکو چۆن خوای پەروەردگار کە فەرموویەتی وإنك لعلى خلق عظيم كوشي عظيم لەلایەن عظیمەوە زۆر جیاوازە گەبی وتایە وإنك لعلى خلق جميل أو على خلق حسن هەشتێکی تری بوو تایە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام دوو شتی هەڵبژاردووە کە لە دنیاە لەو دوو شتە زەوق جوانتر نییە بۆ کەسێک هەڵی بژێرێت ئەویش بۆنی خۆش و ئافرەت هەڵبەت ئەم ئاماژە نییە بە ئافرەت بۆ متعەبەڵک و ئافرەت ناستەکترین مەخلوقی خوایە ئەگە ئافرەت نەبوایە شیعر نابوو ئەگە ئافرەت نەبوایە ئەو هەموو جوانی کە خوای گەورە باسیەکە لە قورئانە نابوو. بۆ ئەوە لەبەر ئەوە هەوێنی شیعری شاعران و جوانترین شیعر کە لە زمانی عەرەبی و هەموو زمانەکانەکە غەزەلە سەرچاوەکەی ئافرەتە. بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ خۆشەویستترین شت لای من بۆنی خۆش و ئافرەتە پاشان ئەفەرمێ وجعلت قرة عيني في الصلاة صلى الله عليه وآله وسلم. سبارد بە مامەڵەکردنی لەگەڵ عایشەیە ئەگەر تەماشا بکەن خواردنەوەی پێغەمبەری خوا و نانی لێوی ناوە بەو شوێنەی کە عایشە لێوی پێوە ناوە کاتێک ئاوی خواردوێتەوە و کڕانەوەی پێغەمبەری خوا بۆ ئەو ئێسقانەی کە عایشە کڕاندوێتەوە و پێغەمبەری خوا ڕاکشانی و سەرخستنە سەرڕانی عایشە و ئەمانە گەورەترین ڕۆمانسیەتە بۆ پێغەمبەرێک عەلەیهی سەڵات وەسەلام کە لەو تەمەنەیە توانیوێتی بەو شێوەیە دڵی ناسکی کچۆڵەی وەکو عایشە کە بەڕاستی شایانی ئەوە بووە کە هاوسەر و هاودەمی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام. واروەها تەرخیمکردنی ناوی عایشەش بە یا عایش هەموو ئەمانە ئەوە دەرەخات کە پێغەمبەری خوا لە هەموو شتێکا لوتکەیە لە جولی جوانە لە بۆنی خۆشە. پێغەمبەری خوا یەک جار پیان وتووە بۆنی دەمت ناخۆشە وعدی دا و بەڵێنی دا کە ئەو شتەی کە بۆنی ناخۆش بووە کە هەنجوین بووە بەهۆی بۆنی مەغافیرەوە لەشتر ژیانی خۆی حرام کرد. خوای گەورەش پێی فەرموو یا ئەیوهە النەبی لم تحرم ما أحل الله لك. قەت نەیهێشتووە کەس بڵێ پێغەمبەری خوا بۆنی ناخۆشە. یەکەم شتێک کاتەوە ماڵەکەی خۆی دەستی پێ کرد بێ دەستی کردو بە سیواکردن بۆی کە لەگەڵ خەزانەکانی خۆیان قسە بکات یان ماچیان بکات لە نزیکەوە بۆنی دەمی ناخۆش نەبێت صلى الله عليه وآله وسلم. بۆیە ئیمامی بوخاری ئاماژەی بە شتێک کردووە زۆر لەوانەیە زۆر کەس لە گەنجان لەوانەشە لە ئێمەمەنانیش لێ بێئاگابن کە تەلبیدە کە باب التەلبید هەم ئیمامی بوخاری لە کتاب الحەجە هێنایەتی وەکو باقی محەدیثین ئیمامی مالک لە موەطئە ئەصحابی سونەن لە سونەنەکانیانە زۆربیان لە کتاب الحەجە هێنایەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی حەجە کە قژی شەریفی ڕوود بووە بۆ ئەوەی کە قژی گەف نەبێتەوە و تۆز و خۆڵی نەنیشێ پێغەمبەری خوا بە شتێک وەکو سەمەغ وەکو کەتیرە کە هەندێک دەڵێن هەنجوین بووە یان شتێکی سەمغی بووە قژی خۆی ڕق کردووە بۆی کە بڵاو نەبێتەوە. بەڵام ئیمامی بوخاری لەبەر ئەوەی کە ئەفقه هذه الأمة کە وتراوە ئەبوو مصعبی مەدەنی ئەفەرمێت ئیمامی بوخاری لە ئەحمەد ئەبسەرتر و ئەفقەهترا وتیان چۆن قسەی واکە ئێمە زیادە ڕەوێ فەرمی واللهی ئەگەر مالکتان بیبینێ ئەتانوت وجهی مالک و وجهی بوخاری یەک وجهە وفقی مالك وفقی بوخاری یەک فقهە. چونکە ئەبوو مصعبی مەدەنی یەکێکە لە ئەواخیر لەو کەسانی کە لە ئەواخیری ژیان لەگەڵ مالیکا بوون و دوا نوسەخی موەطە ئەو ڕیوایەتی کردووە و ئەو زیادانی لای ئەبوو مصعبی مەدەنی هەیە لای زۆرێک لە ڕواتی تری موەطە نییە. بۆیە لە کتاب لیباسە هێناوێتی ئەمڕۆ جێڵەقژدان لەوانە گەیشتە لە ئێمە جێڵەقژی بدات لەوانەیە پێ بڵێن مامەسەنیەتی خراپە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەلبیدی بەکار هێناوە ئەویش قژڕەخکردن بووە و ئەو فەرمودانش کە نەهی کردووە لە تەشبیه بە تەلبید ئەو بۆ ئەوەیە هەر حاجیەک ئەگەر تەلبید بکات لە حەجا پێویست دوای سەری خۆی سفر کات چونکە تەلبید ڕێگرە لەبەر ئەوەی کە نایە لە قژەکە بە هەموو شێوەیەک کورت بکرێتەوە. کاتم تەواو بووە؟
صدق ما ماشي صدق بدني ابو كاتي مداخله مقتنعكم باشا بله امام شافعي امام بخاري اماشي كردو بشتي كتير ابيش بريتي لباب الفرق كفي غمر اخوا قجي بهرد ولايا كم ربي الله دفتري كقجي بوشويه فرق كردو لا يداو بهرد ولايا اما اوصافي بيغمبر عليه الصلاه والسلام كلا قال همش واز كان كتمشايب كاين كما ملكان امرؤك اخوندريل لدروس لخلكان اتكيت قسكردنو جيغرتنو بيستنو بتعامل كردنو ما ملكرني مرويانا بيغمبر اخوا لوتكي لهمو او شتانه كايما باس من كردووە لەم توێژینەوەیە ئاماژەم کردووە بە هەموو ئەو ئادابانەی ئەو ئەتەکەتانی کە ئیمامی بوخاری لەو کتێبە کتێبی ئەدەبی مفرەدە کە ئەم کتێبەش زۆربەی فەرمودەکانی صحیحن ئەوانەشی کە ضعیفن بە شەواهید و متابعات تصحیح کرێت و تەحسینە کرێت و هیچ فەرمودەیەکی منکر لە صحیحی لە ئەدەبی مفرەدی بوخاریە نییە بۆیە ئەو فەرمودانەش کە وتان ضعیفن کە هەنێ عولەمە تەضعیفیان کردووە بمجموع طرق ارتقاء كاد بو مرتبه حسن او بابتانا خوين مبلام جرينجي كتابه لودايا ككونترين كتابه كخاون 644 بابا كبخاري لستردمي زور كونه اماجي بيكردو وزور باش او بابانش ك همو باركاني جاني قرتوتوا اماجي بقوري وفراواني سنتي بيغمبر عليه الصلاه والسلام وسباس بخاي پروردگاریش كما ليروا دواكم كالباحثين لبري أولي أوندي ردي دوجمنان ونيران بدينوا كزور يعني أهل علم نين كبداخو خوازقال لم كونفرانسشا باسي منهجي نقدي محدثين بكرايا وباسي أو محدثان ليش بكرايا كرخنيا لبخاري قرتوا لبواري علمي علال رخنيا لي قرتوا علمي علاليش وكو حاكم أفرمي وابن حجرج لنكتها شرحي أكاد أفرمي علمي علال علاقينية بجرح رواتوا علمي علال قصة كردنية لسر جرح روات ورد حديث علمي علال كومالة علالي مخفية كيخفى على أهل الحديث لبروا رخنا قرتني أهل حديث بو بخاري جواز بوا وناس بها مكسي بليت أو يدارق أو ندارق خطني رخنا قرتوا لبخاري بزين رخنا قرتني أهل حديث شوان بتشيب ولا بخاري ومنهجي أهل حديث شوان بوا وآية رخنا قرتني أهل حديث لحديثة علمي على الفرق هي اللي قال علمي جرح وتعديل فرقي نية أو أن بابتانا في بيسا باسكرية سباز بخوا كومال بحثي باشي لو أنا تربية غذائي الأدبي مفردة باسكرا ورسالة ماجستيرا وأربعة تربية اجتماعية الأدبي مفردي بخارية وزور له لو أنا تريش كتاية هنم بخويك إما أقول السنة جماعة باور من بواهية لقواعد استدلالة كرؤى وأحلام لقواعد مصادر أدلنية بلام أما يوكو مسكي ختامك لوصف بخارية كأبو زيد مروزي كبلاي إمام نووي ابن حجر أفرمون من أجل من روى البخاري والأصحاب الرواة وإمام ابن حجر أفرميت من كبار الشافعية ولو وجه في المذهب أفرميت كنت نائما بين الركن والمقام خوتم للإمام ركن ومقام لمكة خوم بني بيغمبر عليه الصلاة والسلام فرمي تاكي أبو زيد خليكي خوين نووي كتابكاني شافعيتو كتابكي من ناخويني توا وتم بيغمبر إخوان عليه الصلاة والسلام كتابكي توتشي فرمي كتابكي من جامعي بخارية أم سندي أم خوا ابن حجر أفرميت إسناد هذه الحكاية صحيح ورواتها ثقات أئمة وأبو زيد من كبار الشافعية له وجه في المذهب وقد سمع صحيح البخاري من الفربري وحدث عنه وهو من أجل من حدث عن الفربري إما أكو أهل حديث وأكو أهل السنة نكتشف عن جراوته بسندوا وأكو كتابي أخبار الطفيليني خطيب بغدادي وأكو أخبار الحمقى والمغفليني ابن جوزي بويا أم خوا قوري بخاري درخات وأقربها تا إمام النووي وابن حجر وأبو زيد تعصبي أنها وأبو الشافعي نيان أوت أم خوان هالناجرة والله أما بلقي لسر فضلي إمامي بخاري رضا ورحمتي خواي لبيت خواي پروردگار پاداشتي همو توجران وأماد مام داتوا كأماد بون لدفاع كدن لا بيغمبر الناس داروا لتكي علم حديث كبخاري رضا ورحمتي خواي لبيت أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفروا إنه هو الغفور الرحيم والله تعالى أعلم.